الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. عما يتساءلون عن النبأ العظيم الذي هم فيه مختلفون. كلا سيعلمون ثم كلا سيعلمون ألم نجعل الأرض مهادا والجبال أوتادا وخلقناكم أزواجا وجعلنا نومكم سباتا. شەهیدانی گوندی دێگەڵ بەزوتنەوەی پەیوەندی ئیسلامی ساڵی 1970 بە نهێنی دامەزرا و ساڵی 1984 خۆی ڕاگەیاند. دواتر لەشکری قورئانی دامەزراند. ئامانجی ئەم بزوتنەوەیە بەرگری بوو لە دین و ژینی گەلی کورد. مامۆستا شێخ محەممەد بەرزنجی یەکەم ڕابەری گشتی و دواتر مامۆستا شێخ عەبدوڵلەتیف واژەیی دووەم ڕابەر و پاشان ناوی بزوتنەوەکە گۆڕدرا بۆ بزوتنەوەی ئیسلامی و مامۆستا مەلا عوسمان بوو بە ڕابەری گشتی بزوتنەوەکە کە ئێستاش کۆمەڵی دادگەری کوردستان درێژە پێدەری هەمان ئەو کاروانی دینداری و خواناسیەیە. بسم الله الرحمن الرحیم. کاک شەید عەلی دیارە هەم لە دێدا دراوسێ بووین واتە لە لادێ و لە شاریشە هەر دراوسێ بووین. ئەو خزمایەتێکیشمان هەر هەیە کاتە ئاشنایەکەمان کۆنە. بەڵێ لە سەرەتای دامەزراندنی ڕابطەی ئیسلامیە کە ژمارەکەیان ینی دەوری نزیکەی 70 کەسێکە بوو بەوەی برایەکەوە کە لە گەڕەکە واتە لە گەڕێکی هەوارە بەرزە لە مزگەوتێکان ژمانەکە هەر هەمومان ژمارەمان 17 کەس بووین. ئەم کاکەریمی کارەباچیە وردە وردە ئاشنایە کردین بە شتێک کە هەیە ینی خەریکە سەر هەڵەدا و ئەوانە چونکە لە مزگەوتەکەش هەموو بەیەکە بوون و سیقە پێکراوی یەکتری بووینەوانە زۆر جاری شەوانە لە ماڵە کۆبووینەوە دانیشتین و ئەمانە تا ئاخری لە بڵێن لە ڕۆژێکا کە ئیعلانی ڕابطە ئیسلامی کرابوو بڵاو کراوەیان هەبوو ئەوانە ئەمەیان دەرکاند کە ئێمە خەریکی کارێکی خەیرین. ئەم برانە لە دەرەوە بڕیاری شۆڕش و دروستکردنی حیزبێکیان داوە بە پێی ئەوەی کە ئەو جەمعەکە لێبن و حەڤە کەسە چەندێک ئامادەیە ینی موساڕەحەیان کردین. هەستم کرد لەو 17 کەسە هەر هەمومان سەرەتا قوبوڵی ئەو وەزعەمان کرد بەڵام دوایی لە ینی هەندێکی پێچ و هەندێ کاتی پێچوو دووان لەو برایانە ئەڵبەت دیارە ئیلتیزاماتی تریان هەبوو یاخود سەربەڕێکخراوێکی تر بوون ئەوان هاتنە دواوە لەو جەمع. مانگی کانونی یەکەمی 1986 لە زستانێکی سەخت و پڕبەفر و بەسەڵک مەفرەزەیەکی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کە ژمارەیان 20 کەسێک دەبوو بە مەبەستی چالاکیەکی سەربازی دژ بە ڕجێمی بەعەس دێنە شارباژێر و ڕوودەکەنە گوندی دێگەڵ. ئەمیری ئەو مەفرەزەیە شەهیدە عەلی سیوەیلی بوو. هەژدەی 12/1986 بوو. ئێمە دیەکەمان چۆڵ نەبوو بوو ئەو وەختە ئاوایین تیاما بوو. من خەوتو بووم لە خەوا بووم سعات 1:30 بوو یا 2 تر بزەوت ئەو ئینەگە کە لە دەرگایە خاڵم وتیمان کێیە وتی منم ئێمە نامە دەنگیمان ناسیوانە و دەرگامان لەکردۆ سرم خاڵم بوو. خوا شایەت چۆنە بۆ ژەرمە بۆ شێوەیە کە خاڵم دەرگاکە کردەوە من لە خەوا لەگەڵ یا بووم کە لەگەڵ یا بووم لە سەر ڕووبارێک بووین هەرێکمان بسوار ئەسپێکەوە بووین کە لە ڕووبارەکەمان نا من دەرچووم ئەو دەرنەچوو خاڵە بۆ هاتووی
بیکە بە خاتیەوە من ئێستا خێوێکی ئاوام بینیوە زۆر ناڕەحەت بووم وتی ئیشەڵڵا هیچ ناوێ پشت بەخوای گەورە و مەجموعەی پێشمەرگەی لەگەڵا بوون ئێمەش کلیلی مزگەوت لای ئێمە بوو تی تۆ بڕۆ بەلای پێشمەرگەکانوانێ بچۆ دەرگایان بۆ بکەرەوانێ و بابچنە ژوور ناو مزگەوتەکەەوە مزگەوتی گوندی دێگەڵ ئیتر منش هاتمەوە بەلای و ئیترتی بەڵام با کەس نەزانێ طبعا ئەم چواردەوری دیەکە هەمووی هین بوو هەمووی ڕەبایە بوو هینی زۆرتیا بوو ئەسکەری لێ نزیک بوو لەم لامانەوە کە گردەزبێرە لەوە ڕازە کەناروە ئەمان هەمووی هینی پێوە بوو ئەسکەری لێ بوو دوای ئەوەی تروتی با کەسیش نەزانێ شوێنێکم بۆ دابین کە و خەڵکی ئێرە بوو خۆی شوێنەکان هەمووی شارەزا و تشمان بەدان ناو ڕۆژ نەبووانێ پێشمەرگەکان دەرچوون هەمویان دەرچوو بدنی بۆیە کە بدنی بۆیە تمش لێ جێمێشتن تی ئاتیادی تۆ لە لاوە ئێمە مەبە باوای کەس نەزانێ ئێمە ئەو کۆمەڵە پێشمەکەیە کە هاتینە ئێرە کاک عەلی سیوەلی بە ڕەحمەت بێ ئەو ئەمیرمان بوو لێ پرسراومان بوو لە پێشەوەی ئەو چالاکی ئەنجام بین وتی وەرنە ئەم جێگەیە من خۆم 5 ساڵێک تقریبن فیرار بووم لەم جێگەیە زۆر بێخەم بندا جێگەکە هیچ کەس نایدۆزێتەوە ئەیترەوە بوو ئێمەی هێنا بۆ ئەم قۆخە وانە بوو تەبان سەری گیرا بوو هەمومان هاتینە ناوەوە هەتا من ئەوە شمە دوتم کا عەلی من بیکەسیم پێ بوو شریتەکەم ئاڵان بوو لە خۆمەوەتم کا عەلی ئەگەر ئەزانی شوێنەکە وانە با من خۆم نەکەمەوە وتی نانە بێخەم بە خۆ بکەرەوە وتی زۆر ئارام بن زۆر احتیاطی وتم خۆم 5 ساڵ لێرە فیرار بووم شوێنێکی زۆر ئەمینە کاک عەلی بە ڕەحمەت بێ یا ڕەبی کاحسێن لەو گۆشەیە لە گۆشەکەی ئەو سەر بوو یەک دوو پێشمەرگە لە بینمانە بوو منیش لەم وەسەتا بووم ئەم بەر ئەو بەر نزیکی 20 پێشمەرگەیەکە بووین تقریبا منیش ئەلەوە خۆم کردەوە شیتەکەم کردەوە لەسەر قسەی بڵێن ئەمیرەکەمان ئیتر زۆر هیلاکیش بووین هێشتا نەخەوت بووین طبعا واشی دانابوو کە یەک حرەس هەبێ وتی لەبەروی کە مەسەرەوەوان ڕەبایەمان نەمان بینێ یەک حرەسمان بەسە خۆی حرەسیشمان نایە بەزەوە خۆتان لەبەر دڵنیایی خۆتان یەک حرەس بەسە خاڵم کە شێد عەلیە مانگی 6 هاتۆ بێرە مانگی 6 هەمان ساڵ 1986 هەندێ ڕزئینی یامێ کامێرێکی یامێ هەندێ گوتی معلومات وشتم بۆ وەرگر لەسەر ئەم شوێنانەی کە حیزبی بەعز تەحەڕوکات و شتیاکات و ئەو شوێنی مرکزی کەنار و ئیتر من ماوەیەکی زۆر لەگەڵیا بۆم و بە کامێرە ڕسم بۆ گرت و یەو منتقانە و ئەو شوێنانەی کە ئەسکەری و قواتی بەعز هاتشوی پیا کرد ئەوانم هەمووی بە تەسویر بۆ گرت و یامە دەستی خۆی ئەو بەڵام من پێشەوە ئامادەم نەمزانی کە ئەو یەتەوانێ و بەم مۆزوعە پێش خۆی ئامادەکردو بۆ ئەم شتانە بەیترە بەس هەر ئەوە نەوتی ئەم شتانم بۆ بکە لەبەرەوە من پێویستم پێێتیوە مێ هەندێک ئیشی لەسەر بکەم مێژەوەی کە بۆم کرد لە ڕاستیە ئەو مرکزی کە هەبوو مرکزێکی هەمی ئەمنی بوو هەمی ئەسکەری بوو هەردووکی هەبوو چکە مدیری ئەمن لێوە دانیشت لەو هینە دانی ئێستاش ڕسمەکەی ماوە کە بۆم گرتووە 86 و پێم نیاوە ئەم مامە ئازیزەمان بەڕاستی ئەتوانین بڵێن کە هەمیشە لە هەر شوێنێکە بووە جێپەنجەی دیار بووە بۆ نمونەکە هاتۆتۆ بۆ ئەم گوندە فیرار بوو کە نەچۆ بۆ خزمەتی عەسکەری کە ڕەفسی کردووە بچێتە ئەو سوپایەوە یەکەم نەخشەی ئەوە بووە کە چۆن ئەم گوندە لەو کێشانە ڕزگارکەی کە لەو پرۆژە پیرۆزانە و خێرخوازی کە دەستی پێکرد با خەڵقی ئاوایی و خەڵقی ناوشار پاری کۆکردەوانێ ئەو ڕێگایەیە کە لە بینی دێگەڵ و کەنارویە کە ئێستا بۆتە نیعمەتێک بۆ خەڵقی گوندەکە و بۆتە هۆی ئەوەی کەوا کارەبا لەوێ بە ئاسانی بگاتە ئێرە کاتی خۆشی لە باخە هەنارە هەروە چۆتە دەورەی پزیشکیەوانێ بە ناوی دکتۆر حسین لەو ناوچەیە بەناوبانگ بووە من وەکو شایەت حاڵ وەلا نوزەکی ئەڵڵای ئەحەد ئاگادار بوون لەو زمانەیە کە گەنج بووم دەستی خەڵقی ئەگرت و کوێر و ئەمانی کە نەخۆش و بێدەرەتان بوون ئەیهێنان لە سلێمانی ئەیبردن بۆ لای دکتۆر و عەمەلیات و چارەسەری ئەکردن و ئەیبرنەوە شوێنەکەی خۆیان باوکو کەسێکی زۆر کۆمەڵایەتی بووە لە هەر شوێنێکە بوو بێت هەوڵی داوە کە باشترین خزمەت بە دەوروبەری خۆی بکات و باشترین تعامل بکات لەگەڵیانە بۆ نمونە باوکم کاتی خۆی پێشمەرگەیەکی کە ئەیلول بووە لە گوندی بێلولە بووە لێ خۆی فێری بریمپێچی کردووە بۆی زانیوتی خەڵکانێکی زۆر ئیشیان بەو کارە ئەڕوات دەرزی لێدان درینەوەی برین و کۆمەڵێ فریاکەوتنی سەرەتایی فێری خۆی فێر کردووە و
چووە لەگەڵ بۆ هاوکاریکردن و بەدەوامەبوونی ئەو خەڵکی کە لێ بووە تەنانەت وەکو ئەو خەڵکانی کە خۆیان لەوێ گەڕنەوە ئەهلی دیەکەی گەڕنەوەنێ و کەس هەبووە خەڵک هەبووە لە گوندەکە باوکم لەسەر مەسرفی خۆی هێناوێتی بۆ شاری سلێمانی و تەداوی کردووە و بردوێتەوە بۆ گوندی بەلولەوە ئەو شوێنێک کە مقڕی پارتی لێ بووە پێش هەرسی شۆڕشی ئەیلول ئەمە وەکو بابەتی کۆمەڵایەتی وەکو بابەتێکی تریش باوکم کاتێکە لێرە ساڵی 82 لە دەستی حکومەت هەڵدێت ناوێت سەربازی بۆ ڕژێم کات و بچێتە ریزی ڕژێمەوانێ و چەکداری ڕژێم بێت هەڵدێت لە گوند ئەنیشێتەوانی و لێرە نیشتەجێ ئەبێت بیرەکاتەوە ئەم دێە خزمەتگوزاری کەمە بە تایبەتی خزمەتگوزاری کاتێ دەتوانێت پێشکەش بە شوێنێ بکەی کە ڕێگەی هاتوچۆی باش بێت ئەو کاتەش حکومەت تەنیا بۆ شوێنانە جادەی ئەبرد کە ئیشی ئاسکاری پێی هەبوو ئەم شوێنە ئێمەش گوندەکەمان شوێنێک نەبوو کە حکومەت ئیشی پێ بێ لەبەر باوکم لەگەڵ بەهیمەتی باوکم بە تایبەتی ئەڵێ شەید عەلی سیوەیلی لەگەڵ خەڵکی دێکایە ڕاوێژ دەکات دەست دەکەن بە ئەوەی کە بێن و جادەیەک بۆ ئەم گوندە دابین بکەن ماوەیەکی زۆری پێ ئەچێت لێرە باوکم سەرپەرشتی ئیشەکە هەر هەمووی خەریتەی جادەکە و نەخشە سازی و ڕێگاکان و لەکوێیە بڕۆن کە بتوانن باشترین جادە دروستکەن ئێستاش ئەم جادەیە هەرماوە کە لە ساڵی 82 دروست کراوە کە ئێمە هاتوچۆی پیاکەین خەڵکی گوندەکەی استفادەی لێەکە و هەر بەهۆی ئەو جادەیەوە ئێمە توانیمان کارەبای دوای ڕاپەڕین کە کارەبایان بۆ هێنان هەر بەو جادەیە هاتووە لە پەنای ئەو جادەیەوە کە نزیکترین جادەیە و نزیکترین شوێنە بۆ کەنار و کە خەڵکی گوندەکە هاتوچۆی پیاکەن و تا ئێستا هەر واکەن زۆر جوان و زۆر لەگەڵ هەموو کەسێکە زۆر ینی لەگەڵ هەموو کەسێک خۆشەوی حەچی بیبینیان خۆشەویست خزم بێگانە ناسیا و نەناسیا و زۆر ئینسانێکی بەسۆز بوو لەگەڵ ماڵ و مناڵە لەگەڵ خوشک برا هەموو کەسێکە زۆر ئینسانێکی بە سۆز و یعنی حەزی لە هینێک لە یارمەتی خەڵقە کرد بەڵێ بە بەردەوامی حەزی لە یارمەتی خەڵقە کرد بە بەردەوامی زۆر حەزی لە یارمەتی خەڵقە کرد و حەزێکرد ینی یارمەتی هەموو کەسێک بە خزم بە یا بێگانە بێ حەزێکرد یارمەتی بە فقەکانی لەخوا بەزیابێ هەمووی تامەزۆی دیداری بوون هەمووی باسی چاکە و عیبادەت و کۆمەڵشتی ئەویان کردووە کە سەرنج ڕاکێشاون ینی تامەزۆ بوون کەسێکی لە خۆ بایی و خۆ بەزلزان نەبووە کەسێ بووە ئاسان تێکەڵ بۆ کۆمەڵایەتی بووە ئەم شتانە بۆ من سەفەرێ هاتمەوە بۆ منتیقەکەی خۆمان ئەو گوندە و شتێ خۆمان کاک شێخ جەلال هەیە زەرکاوایی لەگەڵ مامەمە پێشش قسەی بۆ کردن مامەم لەگەڵ ئەوا چووم ئیتر وتی کاکتەها ئەمە کێ لەگەڵ وتی کوڕی کاکەم حەمەمە ئەیتر وەڵا هەستا ئەم لەو لای ماچ کردم کی زۆر خۆشحاڵم باوکی تۆ زۆر پیاوەتی بۆ لەگەڵ ئێمەیە بیرۆری خۆشی گەڕاوتی سەفرە لێرۆ ڕۆشتووە بۆ بەیانی ڕەمەزان بووە وتی هاتە ئەمەرۆ بۆلام وتی کاک شێخ ئەوە خەریکی بان هەڵگەڕانەوە بووە وتی وڵا بیان بەیانی دەستکەم ئەمە کەوتی ئەوە لەگەڵ نێتی ڕەمەزانە بەیانی مژ لای تۆم نێتیشمە یارمەتی تۆ بیم ئیش بۆ تۆ بکەم ئەنی دەستی هاوکاری هەبوو لە هەر شوێنێ بوو بێ ئەڵەن لە منتیقەی خۆمانە ئەگەر کانیا ئەو هەوێ بەردەنوێژێکی لا دروست کردووە چون خۆی هەر بە حکمی لە حجرە خوێندوێتی و دەرسی مەلایەتی خوێندووە حەزی لەو جۆرە ئیشانە بوو ناو کەسکاری خۆشمانە هاوکاری و کەسێکی وەکو ڕاوێژی پێکراوە ئەوەنێ کە بیستومە و خەڵکی تر باسییان کرد وەکو خاڵەکانم وەکو کەسانی تر کە ڕاوێژی کردووە لە کێشە و مەشاکیلیانە هەبووە حەلی کێشە و مەشاکیلی بۆ کردوون ئێمە کاتی خۆی ئەم برام لە کانی خان کە لە کەڕەگەڵ لە دایک بووە لە منتیقەی کانی خانە لە پێنجوێن ناوی محەممەد عمر محەممەد مواریدی 1950 ناسراوە بە شەهید فاروق کاتی خۆی من لە هەشتاکانە من فیرار و مەراگاشم لێ نەبوو کە ڕۆشتووە لەگەڵ بزوتنەوەی پەیوەندی ئیسلامیە ڕۆشتون بۆ ئەودی و لەگەڵ مامەسا مەلا محەممەدی ڕازی لە یەکەوە ڕۆشتون چوونەتە ئێران و وختێ لەوە هاتوونەتە خوارە بۆ مەفرەزە بۆ ئێرە بۆ ئەم منتیقەیە و تووشی ئەم قەزیە بوون لێرە 5 مناڵی هەبوو 4 کوڕ و کچێکی هەیە ئەمەش کوڕێتی بەڵێ ئەمە کوڕێتی کوڕێکشی لەم گەورەتر هەیە
دوانیشان لەم بچووترن وڵی خۆی لە هین نەوەڵا لە پێنجوێن بووین خۆی لای مەلا سڵێمان لە قەلەنراوە لێ لای قورعانی خوێندووە لای مەلا سلێق لە ڕەنگێنە خوێندوێتی لای ئەوەی کە من بزانم ئەو کاتە منیش بناڵم لە زوو خوێندوێتی ئەدە وردەوردە بۆ خۆشی ئەی خۆن هەروە لەم ئاخریە خوێندنی هەبوو بۆ خۆی وردەوردە ئەی خوێند و هەر تەحملی هەر زۆر خۆش بوو خواخوای بوو نەهنێکی بێت و لەگەڵ خەڵکا بیخوا پیاوێکی هەر زۆر نەڵێن برای خۆم و بەڵام پیاوێکی زۆر بەڕێز و بە احترام بوو لەگەڵ خەڵکە خەڵک زۆر پێویست لە منتیقەی خۆمانە هەر زۆر بەناوبانگ خەڵک غڵب ساڵ هاتن بۆ لای و بۆ کاتی خۆش و ئەو شتانە هەمیشە حەزمان کردووە لەگەڵ یا هەڵسوو کەوتمان بوو لەگەڵ یابین یعنی پیاوێکی زۆر ڕووخۆش و ڕێک و پێک بە لە ناو خۆمانە ئێمە لێرە دەرسمانە خوێن پۆلیەک بووین ئەو کاتێک کە ئێمە باوکمان ڕۆشتن من و براگەورەکەم لێرە دەرسمان تاو کرد هاوینەکەی ئەمجا کە ئۆتڵی مەکتەب بوو ئەمجا ئێمەیان بە قاچاق برد بۆ سنوور و بۆ ئەو دەیە کە کەنە سوورەی پیاڵێن ئیتر فترەی لێ بووین بەخوایتی بیرۆری مناڵی ئەوەی کە لە بیرم بێت چووینە شاری بانە ئیتر لە شاری بانە لەوێ باوکم ئەوەنە لەگەڵمان نابوو تا لە قوتابخانەشتە دای مەزراندین و ئەمانە ئیتر بە زۆری ئەوم لەم دیو بوو ئەوەشی کە بڵێن شتێک هەبێت زۆرتر ئەوە بۆ کە لە هاوڕێیەکی یا لە خەزمێک لە کەسێک شتێکم بیست بێت تا مزرۆی دیداری بوون هەڵسوو کەوتەکەی خواناسیەکەی بێتر ئەم شتانە شتایە بۆ کە خەڵکانە باسی کردو بۆ ئێمە وەکو هاوڕێ وەکو خزم سۆڵە دێلەژە سۆڵەی بەردەربەن سۆڵە دێلەژەی بەردەربێن و خەڵکی سۆڵە بووین ئامۆزاش بووین هەر لە مناڵیشەوە حاصل مارە بڕێکتری بووین ئەنجا دوای هاتینە سلەیمانی جا لەوە پێشێ من قەنایەمە سلەیمانی وتم بۆ ئەتیوتی من لە لادیا هیچم بۆ ناکرێ سبەی ئەگە مناڵم پێ بگا خوابیە عیبنێمە دلێر تقریبا 6 مانگ بوو لە حەملم پێوەیە بوو وتی من سبەینێ بێ ماڵە و ماڵیان پێ بکەم نەوەڵاتمە شارەکە بۆ خۆم کاسپێکم دینارە پێیەکەم نیوێ خەمەن و نییە خۆی ئەتر هاتینە بەکرەجۆ مدێ لە بەکرەجۆ بووین ئەتا خوا دلێری یا دوایی چاخانەیەکی دانا لەگەڵ دوو خزمانە لە بەکرەجۆ تێدەمە چای تووشی حساسیت بوو وازی لێ هێنا دوکانەکەی فرۆشتەوە بەوان و هاتینە سلەیمانی ئیتر ئیشێ کرد کاسپیە کرد بۆ یاخێکرد تە بە دۆریە کرد هیچ لە دەستی دەرنەئاچوو باشڵ زۆر دەزەنگین بوو زۆر ئازا و گورجوگۆڕ و زۆر چالاک بوو بەڕاستی بلەی شتێکا پەکی ناکەو خەڵکی کە بەڕاستی پێویستەکە بزانن کە ئەمانە یەکەم تیم بوون کە شەهید بوون و لە حرەکەی ئیسلامی و لە بجوتنەوەی ئیسلامی لە کوردستانە بە شێوەیەکی گشتی کاڵم بجوتنەوەی ئیسلامی بەسم لە حرەکەی بەناو ئیسلامیەکەی کە لە کوردستانە لەو کاتە بژوودی بوونی هەبووە ئەکرێ ناوەکەی لەو کاتە بە شتێکی کە بوو بێت بەڵام پێم وایە یەکەم حرەکەی ئیسلامی بوون کە لە کوردستانە ئیشان کردو الحەمدوللا و ئەمەش بەڕاستی یەکەم شەهید بوون لەو کاتەیە باوکم ناوی تەواوی تا حسێن کاکە حەمەیە شێخ تەهای ناوە لەنەوەی شێخ کاکە حەمەی سۆڵەیە خەڵکی سۆڵەی کارەداخە هەر لە سۆڵەی لەوێ لە دایک بووە لە خۆی لە ئەسڵا لەوێ لە دایک نەبووە لە ڕاستیە لە مەتەکە شاباژە لە دایک بووە بەڵام لەوێ هاتوۆتە ئەوێ ساڵی 1954 بەپێی بەڕاستیە لە تەسکەرە 1950ە بەڵام بەپێی ئەو معلوماتی کە لە کەسوکارەوە لە دایکی کە ئێستا لە ژیانماوە باسی کردووە تقریبا لەو ساڵ 1954 لە دایک بوو بێت زۆر کام بۆ واچەکە لەو ساڵ لە دایک بوو بەڕاستی ئێمە سێ برا و دوو خوشکین ئەوە کاکمە کاکەت لێرم بڵین کاک دێرین نیشمانەیە کاکە دێرین لە ئەمریکا دوو خوشکی تریشمان هەیە دڵزار و چنوور دڵزار مامۆستایە و چنووریش مۆزەفەیەەکە من نەوەڵا باوکی خۆم نەدیوە وەکو بینین من 3 ساڵان بووم کە باوکم شەهید بووە بیرم نایە بەڵام منم حەزەکەم شتێک بڵێم باوکم لە ینی ڕۆشتنی بەرەو ئەم کارە و بەرەو ئەم کوردایەتی و بەرەو ئەم دینداریە یعنی مەوزوعێکی تەنها شخصی و مەبدەئی بووە یعنی پێشەوە باوکم لە شۆڕشی ئەیلولا بەشداری کردووە
لە دوای ئەوە بڵین ئێمە الحەمدوللا وەزعێکی مادی باشیەوە باوکم یانی تازە هاتۆتەوە شار و کەوتۆتە سەر پێی خۆی و تازە بڵین ژیانی دروست کردووە خانومان لە سەرچنار دروست کردووە سیارەی هەبووە دوکانی هەبووە سواز بۆ خۆیانی وەزعێکی مادی باشی هەبووە بەڵام وەکو مەبدەئیەن ئەم مەبدەئیە دینە بەلایەوە گرنگ بووە یعنی هاتۆتە مەیدان وەکو یەکەم مەوزوع دینیەکە دووەمیش مەوزوع کوردایەتێکە یعنی باوکم بەو ڕۆحێتەوە لەگەڵ ئەم زووتنەوەی پەیوەندیا بەشداری کردووە ئەگەر بڵێ ڕۆمانێکە داستانێکە ئەوەنە ژیانمان قورس و پڕمەینەت بووە ئەوەنە قورس و پڕمەینەت بووە بەڕاستی ینی گەڕانەوەی زەحمەتە سوپاس بۆ خوا سوپاسی خواکەم کە بەسەربەرزی چۆتەوە حزوری خوای گەورە لە تەمەنە ئەو لە من گەورەترە هەڵس و کەوتی لەگەڵ کەس و کارە ئەمەنە ئینسانێکی هەتا بڵێ ئازا هەتا بڵێ دڵسۆز هەتا بڵێ حەنین هەتا بڵێ ئیتر نازان بڵێم هەچی سیفەتی جوان هەبوو خوای گەورە لەو برای منە دروستی کردبوو هەچی سیفەتی جوان بوو ئازایی دەستڕەنگینی زۆر دەستڕەنگین بوو زۆر ئیتر بەڕاستی ئێمە لە ڕاستیە ڕاستە ئامۆزامان هەبووە و کەس و کارمان هەبووە بەڵام وەکو نزیک نەباوکمان بوو نەداکیشمان وەکو پێویست لە لامان بووە زۆر بێنازم بەڵام سپاس بۆ خوا زۆر سەربەرز ژیاوین زۆر جەریئانە خۆمان بەخێو کردووە خۆمان ژیانوە یەک خوشک و برایترمان هەبوو لە دایکی ئێمە نەبوو بەڵام پەیوەندیمان زۆر تونگ و تۆڵ بوو نەکرد لەگەڵ خوشک و برا لەگەڵ هەموو کەس و کار لەگەڵ هەموو ڕەفیق و برادە حتا گوندەکانی دەوروبەرمان بە ئێستەشەوە کە ناوێ هێنین هەرەوەی سڵاواتی لە دیار نادەن یعنی ئەوەنە هەمووی بۆی بەداخە ئەوەنە هەمووی ئەسەفی بۆ خوا ئەوەنە خۆشەویست بووە لە دڵی هەموو خەڵکی گوندەکانی دەوروبەریشمان هەچی ڕۆژێک دیبێتی ئەو کاتە ئەو هاتۆتە سلێمانی من نەفی بووین ئێمە لە ناسریە بووین من نەفی کراوم لەگەڵ هاوسەرەکەم من هاتوومەتە سلێمانی بەس ئەو ماوەتەوە لەوێ تقریبا ساڵی پێ نەچوە لە دوای من کە من هاتووم ئەوانیش هاتوونەتە سلێمانی ئەوەیان بەجێهێشتووە هات بۆ لە هات بۆ جنوب بۆ لامان بەڵێ هاوسەرەکەشم هەر ئامۆزای بوو و برای لە عەلیخانە ژن بە ژن بووین ئێمە لە سۆڵەی دەربەن هاتووتە ناو سلێمانی ژنی هێناتو دە سلێمانی مدیە لە بەکرەجۆ دانیشتو دوای لە بەکرەجۆ چەند شوێنێکی لە ناو سلێمانیا کردووە پاشان دوای هاتووتە سەرچنار لە سەرچنار جێگیر بۆ لەوێ خانووی خۆی دروست کردووە الحەمدوللا باوکەم پەیوەندیکی دیندارانی لەگەڵ کۆمەڵی خەڵکی زۆرە هەبوو بەڕاستی هەموو شوێن مزگەوت ئەو کاتە کە ناڕەحەتیش بوو سەردەمی با بڵێن گۆڕ بە گۆڕی بەعز بوو بەڵام لە هەمان کاتە هەموو شوێن مزگەوتی ئەکرد وات بیرێمە کۆمەڵە خەڵک هات لە ماڵ ئێمە نوێژیانە کرد تەراویحیانە کرد ئاگام لێ بوو کە زۆر تا شەو درەنگ ماونەتەوە ئیتر من نازانم بەڕاستی چی بوون چی ئەو کاتە چیان بەڵام ئەکرێ شەو نوێژ بوو بێ ئەکرێ عیبادەتی تر بوو بێ لە شەهامەتی لە ناو کەس و کارە لەگەڵ مناڵە لەگەڵ ژنە یان لە ناو دیا خۆشەویستی یان گەنجێکی خۆشەویست بووە خۆشەویست بووە بە هاوکار بووە ئەوەی کە من لیانم بیستووە بەڵێ مامۆسامان هەبووە مامۆسا هەبووە لە دیەکەمانە مامۆسا مەوجود و مامۆسا دکتۆر نەوزاد ڕەحمەتیان لێبێ ئەو پیاوانە مامۆسای دی ئێمە بوون ئێستا یەکیان لە کەرکووکە یەکیان لە هەولێرە ئێستاش بەو ڕۆحێتەوە یەن بۆ لامان سەردانمانەکەن ینی خۆشەویستی و برایەتیەک هەبووە لە بنایەوە یانی برایەتێکی زۆر گەورە هەبووە لە بینی کەس و کاری خۆیان ئەو کاتەی چووە دەرەوە با تقریبا بە دەڕۆژێ پێش ئەوە هات بۆ لام چوو بردینی ڕەمەزان بوو من و خوشکێکی کەم هەبوو لە دایکی ئەو نەبوو وتی وەرن هەردووکتانە بم بۆ لای پورم پورێکم لە قەڵازیە بوو لە هین بوو لە تۆ سووران بوو وتی وەرن ئای مناڵەکانە ئەی چی وتی نا حەزەکەم بچین بۆ لای پورم ڕەمەزان بوو ئالۆ تاسڵجێ لاکێکی گیسکێکی کڕی و من و ئەو باجیەمی برد ڕۆشتین بۆ لای پورم شەوی ڕەمەزان لەوێ بووین بەیانی هێناینەوە جێبێکی کڕی بوو بە جێبەکەی خۆی بردینی ئیتر لە دوای ئەو سەردانەی لای پورم ئیتر ئەو وەغری کرد ڕۆشت ئەو ڕۆژێک کە ڕۆژ من نەمبینی لە ڕاستیە بەس دایکم ئێستاژ گەڕایەوە هەتا هۆشیە بۆ ئێستا دایکم تۆزێ بێ ئاگایە ئەو ڕۆژە هاتووە فەرشێکی گەورەی خستۆتە سەربان کاتی جێگە هەڵگرتن بووە تقریبا دنیا گەرم بووە فەرشەکەی بردووەتە سەربان بۆ دایکم فەرشەکەی شۆریوە تێدایجا هەتا و فەرشە بۆ نەشۆم و بۆ هەڵ نەخەم ناڕۆم فەرشەکەی بۆ دایکم شۆری هەڵی خستۆ اینجا ڕۆیوە لەسەر چنارەوە ئیترەوە ئاخر ڕۆیشتنی من لە ڕاستیە تۆزە ئێمە دوور بووین لەیەکەوە
وەک خواحافیزی تەنها ئەو سەفەرە بوو خواحافیزی لە ئێمە بکات. بەڕاستی هەر کەسێک لەگەڵ شێد عەلیە هەر دەقیقەیەک وەستابێ هەست دەکات چەند پیاوێکی بەڕێز و شیرین و مەحبوب و خۆشەویست و چۆن ئەچێتە دڵەوە. ئەم کاک حسێنە هەم دراوسەی مزگەوت بوو، هەمیشە لە مزگەوت حوزوری هەبوو، دایمە دەم بە پێکەنین بوو لەگەڵ خەڵکی مزگەوتە، لەگەڵ گەنجەکانە، سوپاس بۆخوا هەبووش بوو، ینی کاری مقاولاتی و ئانەیە کرد، ینی بەخشندەیەکی لە ڕادەبەدەر هەبوو. حتا ئێمە کە ئەم جەمعەمان پێکێنا ئابوونەی ساڵانەمان کۆ کردەوە، ئێستاش بیرم دێ لەو سەردەما کە ساڵی 82-83 ئەو لێەوە دەستی پێکرد، من 2 دینارمەدا کاک عەلی 20 دیناریە داوەختە، 20 دیناری ئەوەختە زۆر بوو. توانین بڵێن ئەم مامە ئازیزەمان لەو تەمەنیا و لەو زەمانەیە ئەتوانین بڵێم یەکێک بووە لەوانەی کە لەو کاتە بیری لە پرۆژەی خێرخوازی کردوێتەوە. اینجا هەر کاتەکە ئەم ئینسانە و بناسیایە یەکسەر تۆ متمانەیەکی تەواو پێ ئەدا و دڵنیە ئەبووی کە ئەم ئینسانە چەند ساڵ ئەیناسی. وەکەیەکیش بووە لەو ئینسانانی کەوا کە کێشەیەک هاتە پێشەوە تۆ خەمن نەئەبوو، چونکە ئەوزانی کێک هەیە ئەگەر هات و ئەم کێشە و لا باز بکردایە بە بێ تەڕەدود و گومان هاتە پێشەوە و بە هەموو توانایەک نەک بە قسەی سەرزارێکی و وەکو هەندێک ئەڵێن مامۆسای قسانە و لە کردداریش کۆڵەوارە، ئەو بە عملی ئەهاتە ناو کێشەکە و یارمەتی هەموو شێوەکیات. حتا هەندێک لەو خزمانە وای ئەزانی کە ئەمە خزمێکی زۆر نزیکێتی بۆیە کاتێک کە کێشەی پارەی ئابووری ئەبێ بۆ خانووی دروستکردن ئەچێ بۆ لای خزمەکانی خۆی خاڵ و ئەمانە هەمووی ڕەتی ئەکاتەوە. بەڵام کە ئەگا بە ئەم مامە ئازیزەمان یەکسەر خۆی بە دەستی خۆی پارەکەی بۆ ئەبا و گومان ئەبا کە ئەمە خاڵی ڕاستەقینەتی بزەبت ئاوا هەڵسوکەوتی کردو ئەم مامە ئازیزەمان. سوپاس بۆخوا ئێساش ئەو پرۆژانی کە ئەو کاتی خۆی لە بیرۆکە و لە بەرنمەیە هەبووە تا ڕادێک ئێستا بەردەوامە، بەڵام حقیقت ئینسان ئەوەش بڵێ کاتێک کە ئەو ئازیزەمان ڕۆیشتەوە بۆ لای خوای گەورە بۆشایەکی گەورە دروست بوو لەم جۆرە پرۆژانەیە. لە بابەتی هاوکاری خەڵکە حەزەکەم شتێکەوە گەڕم کە من لەو چێ بەدایکیشم وتو ئاگادار نەبووە ئەم بابەتە. خزممان هەیە خۆی بۆ جێڕامەتەوانێت کاتە پێشەوەی دوای ساڵی 90ەکان کە ئێمە هیجرەتمان کرد بۆ وڵاتی ئێران و لە 86 کە هاتینەوانێ ڕۆژێکیان خۆی بانگی کردوتی مەهدی وەرە حەزەکەم شتێکی باو کرد بۆ بجێڕمەوانێ چەندها بەسەر هادێ بەڵام ئەمەیان زۆر بەلای منەوە مؤثر بوو لە وتی کاتێک کە من هاوسەرگیریم کرد تەلەبە بووم، دوای ماوەیەک وازم لە خوێندن هێنا، باوکت ڕۆژە بانگی کردم وتی بۆ وازل لە خوێندن هێناوە، ئەنی بۆ دەستبەرداری خوێندنەکەت بووی. منیش پێم وت خاڵە باری بژێم ناتوانم، من کوڕی گەورەی ماڵم و ئێستاش خێزاندارم و باوکیشم چۆتە تەمەنەوە ناتوانێت کار و کەسابەتکە، من هەڵ خۆم بژێنم هەم باوک و دایکم و ئەو کەسانی کە لەگەڵمان. لێی پرسییم مەسرەفی مانگانەتان چەندێکە؟ ئەو بڕی کە مەسرەفی مانگانەمە بوو پێم وت ئەو بڕی زیاتریشی سەرخست، وتی ئەمە تۆ مانگانەکەت لای منە لە ئەمڕۆوە. باوکم مەقاول بووە و ئیشی مقاولات و بیناسازی کردووە و ئیشەکەشی لە هەر لە کوردستانە نەبووە، بڵێن لە شاری سلێمانی بووە، ئیشەکەی زۆر پەرە بداوە، لە بەغا ئیشیان هەبووە، لە مووسڵ، لە شارەکانی تر لە هەولێر، لە کەرکووک ئیشێکی باشیان هەبووە، چونکە خاوەنی معمەلی شایگەر بوون، معمەلی کاشیان هەبووە، لەگەڵ خاڵمە بێکەوە بەشدار بوون و ئیشیان تیا کرد. تر بوتوێتی لەخوا بەزیابێ وەزی مادیمان باش بووە، وتوێتی تا ئەو ڕۆژەی کە دەرس و خوێندنەکە تەواوکەی لەسەر من بێت، وتی تر چوومە بۆ خوێندن. ئەم پیاوە بچواتە هەر شوێنێک جێدەستی دیار بوو، بچواتە هەر شوێنێک خەڵی گوێی بۆ ئەوەگە ڕووی لەو بوو، لەبەرەوەی قسەکانی شیرین بوو، پیاوێکی بە ئیماندار و بە وقار بوو، کەسێکی خێرەومەند و بەخشندە بوو. یعنی لە قۆناغەکانی ژیانمە لەگەڵ کاکشەیدا حتا کاتێک کە من خوێندن ئەم خوێند لە بەغا بە شێوازێک بوو، ینی یارمەتی قوتابی و تەلەبە و ئەوانش یەدا کە خێر و سەدەقە و بەخشینەکانشی لەگەڵەکردن نێوی خۆمە ئەیوە فڵان کەسێک بۆی دابین کردوون بەو جۆرە تا حتا دوای وەفاتی یاخود دوایەوەی کە بڵین دوورکەوتەوە لەو ساحەیە دەرکەوت کە دیارە خۆی بەخشندە بوو، خۆی پارەکانی داوە بە قوتابیان. حتا من بیرم دێ
جارجار کە هات بۆ لای ئێمە من لە مزگەوتێکا بووم لە بەغا ئەی وە بچم لە وتێل بخەوم پارەی وتێلەکان نادەم بە وتێلەکە ئەیدەم بە مزگەوتەکە ئەیدەم بە ئێوە هەموو جارێکیشکە هاو قوتوی شویری نیدۆ ئەو وەختە بە ینی باشترین نەوع بوو بە 2 دینارۆنی و بوو هەموو جارێک قوتویە شیریشی لەگەڵ خۆیان بۆ هێنان وە کە ئەش ڕۆیشت بڕێ پارەشی بۆ بەجێهێشتی من کاتێک کە لە پۆلی نۆ دەرچووم کە لە سەی سانەوی پێویستم بە پارە بوو بچم لە خانەی مامۆستایان لە دۆک بخوێنم پێویستم بە پارە بوو بۆ سەفەرەکەم ڕوون نها بەڕاستی بە باوکم بڵێم وتم مامە وڵا شتێکی وایە پێویستم بە 15 دینارە خوا شایدە من هەڵ نەستا بووم پارەکە هێنابوو کاتی خۆی کە ئەوان ماڵێن لە هەوارە بەرزە بوو ئێمە ماڵمان دەمەجم یعنی ئەمما مەم سوبحانەڵڵا کە ئەو ناسی هەستی ئەکرد کە تۆ یەکێک ئەناسی بە حەقیقەت لە هەموو کێشەکانە ئەتوانی ناز و ڕازی خۆتی بۆ باسکەیت ئەو نەمایەوە کە لە هات بۆوێ من نەخۆش بووم لە خەستانە خەوان بەم لە قڕوە یە هەفتە لە خەستەخانە بووم ئیتر نازام هەفتەیە بوو دە ڕۆژمایەوە منی بەجێ هێش هاتەوە من واجبم هەیە و ناتوانم دانیشم بە دیار تۆ بێ مناڵەکان ئەگەیان لە تۆ بێ و لەگەڵ ماڵی مامە ڕسوول ئیتر من خەم نییە هیچ خەمی ئێوەم نییە مادام لەگەڵ مامتان خەمم نییە ئەوان ئاگان لێ مامە ڕسوول و مامە جەبار و لەگەڵ ئەوانان ئیتر من خەمم نییە خەمی ئێوەم نییە یعنی زۆر بەکەمی هاتەوە بۆ ماڵەوە لە مانگەوێت 2 شەو 3 شەو زیاتر نەهاتەوە هەرەوە نێهاتەوە زیاتر نێهاتەوە شەید عەلی نازانم چۆن وەسی بکەم ینی ناڵم وەکو خاڵم یا وەکو ئەوەی کە من خوشکەزای ئەوم ئەنی کەسێک بوو ناوازە بوو بەڕاستی کەسێک بوو لە هەموو بوارێکە ینی کامل بوو بڕوا بکە یەکێک بوو لە ئەوانە هەم لە دینە هەم لە ئەدەبە هەم لە ئەخلاقە هەم لە شجاعەتە ینی هەموو شتێکی تیا مۆجود بوو ئەو پیاوە ئەوە نەبوو کە یەکێک بێکە ئاسان بێ بەڵام ئیتر خی گەورە تەمەنی هەرەوە نەیە و خی گەورە لێ بە زیابێ دەژنا لە هەموو بوارێکە ئەو پیاوە پیاوێکی سوجاع و پیاوێکی لێ هاتوو من وەکو برازایەکی خۆی چەند وشەیەکم نووسیوە کە ئەویش کەمترین بڵێن وەفایە بۆی ئەیکەمما پێشکەشی و دیارەک بۆی ئیشاءڵڵا ببێتە مایەی لێخۆشبوونمان لە خۆی گەورە بە ناوی سیمای بڕوادار مامی خەمخۆرم دڵسۆزی کوردان هیوا و ئاوات بووی بۆ هەموو ئینسان دینداری سەرڕاست هیوای هەژاران پشت و پەنا بوویت بۆ هەموو زەمان مرد و بە هەڵوێست لە گشت کاتەکان قوربانی داوە بە ماڵ و گیان قوتابخانە بووی بۆ گەلی کوردان بۆ ساڕژبوونی سەرجەم کێشەکان هەڵگری خەم و دین و ژیان بوویت چرای ڕووناکی و هیوای خزمان بوویت پیاوی پیاوان بوویت کاتی تنگانە دەورت ئەبینی هەڵوێست مەردانە لە کاتی کێشە ئەهاتیە پێشێ خاوەنی کێشە نەی ئەمە ئێشێ پێشکەشت ئەکرد گشتارە سەرێ بە ماڵ و سامان ئەهاتیە پێشێ نمونە زۆرە لە مێژوو ژیانت بە خاکی بوون و بە میهرەبانیت نیشانەی بەرزی و پڕ ئیمانەکەت هەر بۆتە مەشخەڵ بۆ پەیامەکەت باس و یادگاریت پڕە لەوانە بۆ نەوەی دوای خۆت چرای ژیانە هیوا و ئاوات بووی بۆ گەلی کوردان بۆ ڕێبازی خوددا هاتبوویتە مەیدان ئەمانی تەرجی لە کرد دەنگی خۆش بوو اینجا گۆرانی خۆش بوو اینجا خزم دۆز بوو بەزەیی بوو یعنی یەکێ فیرار بووە حەزێک بچێتەوە سەری لێ بە یارمەتیەکردن بەڕاستی ینی لە سۆڵا تاک بووە لا خزمانمانە تاک بوو یەکەم بووە قورئانی بۆ خوێندوم بەڵێ قورئانی بۆ خوێندم شیعری بۆ وتم سیدی هەیە چەند سیدیەکمان هەیە لەگەڵ کاکە دڵشاد چەند سیدیەکمان هەیە هی ئەو زۆر دەنگی خۆشە زۆر هەمووی مناجاتە شیعرە قورئانە هەمووی تایە ئارە وەڵا گۆرانی ئەتیادیە لەگەڵ ڕەفیقەکانی هەیەتی هەموو شتی هەیە ئەم شریتەم لە چەند پارچە شعرێکی نیشتیمانی خادیمەوە پڕکردەوە بە ناوی تەرجیع بەندی نیشتیمانی بەندی ئەوەڵی با بکەین داویم هەمومان شکرین گێتی ئافەرین ئەم سەناوی ئەو ڕەسوولەی ڕەحمەتان للعالەمین دەستێک خۆدرا بۆ دەرێنە لە تاریکی عەدەم
ئەم جیهانە و ئاسمانە و کوڕی ڕۆی زەمین ئاودەمی زاودی بەوەجێهی ئەحسەنی تەوکیمەوە خەڵقی کردن نازک و ڕێک و لەتیف و نازەنین جوان و زیباتر لە عالەم خاک و شاخی کوردەکان خاچی عەنێبەر شاخی گەوهەر باغی فرێدە و ئەستی بەرین شاخی قەنێدیلی وەکو قەنێدی لە شەوکی بۆ وڵات پیرەمەگەرۆنر کەمەر بەستەی گوڵاڵە و یاسەمین هەر ئەمان بۆ شاخی هەورە مان هەورامان تۆژ نەکا تا تەماعی لێ نەکات شاوی حەسوود دوور بین لوتکە شاخێ بەرزی کوێدانە فەرەحێ بەخێشی دڵایان سولی سۆلە فیش تەماشا بکە لەگەڵ شاخی سەفین